ئەگەر فکرتان بۆ بایکۆت چوو توخوا سزای مناڵ خەڵکی مەدەن سزای ئەو لایەنە سیاسیانە بدەن وە دەیانە دەن پێوە هەن لەگەڵیان ئیستخالە لەورە بکەن. وەک پێشمەرگەیەکی ون لەم شارەیە 10 ساڵە خزمەتەکەین بایکۆتمان نەکردووە لە دەوامی خۆمان بووینە ڕەچاوی گیرفان بەتاڵی و داواکاری ژن و مناڵ و ویسی خۆمان کردووە خوێندنمان جێنێشوە پۆلەکانمان جێنێشوە 10 ساڵە ئێمە دەستمان بەسەر زامی خۆمان نەگرۆ چاوەڕوانی ئەوانین بەڵام دوای ئەوەی بێئومێد بین هاتین لێرە 500 مامۆستای دروست خورمات و داواکارەکانمان ئاراسی بەخا کرد کە داواکاری لەوان ڕاژەکانمان بگوازنەوە لای خۆی ئێمە لە سنووری عێراقین موچەکانمان چیدی چاوەڕوانی کورسان ناکەین داواکارەکەمان ئاراسی ئەوانەکەن ئەوان موچەکانمان بدەن. وەڵا دەستترین داوا ئەەکەین ئەوش موچەکانمانە یعنی ئێمە یاسای تکریت جێبەجێەکەین و دواسا ئێمە خوێندنی کوردی لەیرە بەردەوامین یعنی تا ئیساکە ئێمە دراسە کوردین ڕۆژی 6 دەرزەکەین کەچی ئێمە لەگەڵ تکریتا دەوامەکەین ڕاتبەکەمان وەکو تکریت نییە بەمان موچەمان ئەفەوتیە و بەردەوامیش دەوامەکەین یعنی خوێندنی کوردی لێرانە ئەگەر خوێندنی کوردی نەیە کوردیش نامێنێ لێرانە ئێمە ناوچە دابڕاوەکانین بەڕاستی ئێمە ناوچە دابڕاوەکانین و دەوامی شەکەین دەبای من ڕۆژێ دوو ڕۆژ دەوام نەکەین بڕابکە دراسە کوردی هەمووی ئەفەوتێ هەموو تەلەبەکانمان ئەچنە سەر بەخا بەس بایکۆت بکەین تەلەبەکانمان هەمووی چێتە سەر بەخا فەلەبەرەوە ئێمە هەتا ئێستا بایکۆتمان نەکردو دەوامی شەکەین و داوای مافەکان خۆمانەکەن ئەش موچەکانمانە نە داوای زەویمان کردە نە داوای سیارەمان کردە داوای موچەکان خۆمانەکەین. ئەم گردبوونەوەی ئەمڕۆی مامۆستاوایانی خوێندنی کوردی لە خورماتوو بەهۆی ئەوە دەیەکە موچەکەیان بۆ ماوەی 78 ڕۆژە نەدراوە دیارە شارەکانی ناوچە جێناکەکان کە خوێندنی کوردی هاتیە جیاوازە لە شارەکانی هەرێم چونکە لەم شارە ئێمە لە دووس خورماتوو زۆربەی قوتابخانەکانمان کە پێک دێت لە 28 قوتابخانەی کوردی لە خوێندنی کوردی و عەرەبی پێک دێت یعنی قوتابخانەیەک 12 پۆ لە 6 عەرەبیە 6 کوردیە معقولە نیمەی مامۆستاکانی ئەو قوتابخانەیە کە سەر بە ناوەندن موچە وەردەگرن ئێمەش 2 مانگ جارێ 3 مانگ جارێ موچەی وەرەگرین. وەڵڵای بایکۆت پڕ بە پێس حەق خۆتانە بەڵام شارەکەمان خۆتان نەزانن ئیش بەدەست ئێمە نییە ئێمە ملحەق تەربیەی عەرەبیەکەین ئەوان هەفتەیەتر نیوەی ساڵەکەن باشەکە تەلەبەکان ئێمە ئامادە نەبێت ئێوان ڕاستیان بۆ نووسن ساڵەکەیان نەچێت لەبەرەوەی دەستان ماچەکەم چاوتان ماچەکەم بگەڕێنەوە بۆ دەوام بایکۆت دەردێمە نادا بەس بەخوا لە کوردستان بۆ ئایتان لە ئیدارەیە و دیو بۆ ئایتان بایکۆت جێگای خۆی بوو بەڵام لێرە نە لەبەر خاتر تەلەبەکانمان داواتانیش لێکم بایکۆت سزای قوتابی و سزای مناڵە ئەگەر فکرتان بۆ بایکۆت چوو توخوا سزای مناڵ خەڵکی مەدەن سزای ئەو لایەنە سیاسیانە بدەن وە دەیانە دەن پێوە هەن لەگەڵیان ئیستخالە لەورە بکەن چونکە شارلی شاپن قسەیە جوانەیە خۆ قورئان و حەدیث کەس بە قسەی ناگا بە قسەی شارلی شاپنتان بۆ بکەم بەشکە خوایە گردی شارلی شاپن ئەڵێ توخوا ئەگەر گریان عەسرەکەی خۆتان مەسڕن ئەوانە بسڕنەوە توش گریانتانەکەن قسەی کۆتاییمەوە تا ئەگەر هیچ بایکۆت مەکەن ئەگە بڕیار بایکۆتدان دا ئیستخالە لە حزبەکانتان بکەن لەو ڕۆژیان پێگەیە نەک سزای مناڵ خەڵکی مەدەن مناڵ خۆمانن بێکەسن لەم شارە چەند ساڵ هیلاک بوونە چەند ساڵ خوێنن باشیان نەکردا دەستان ماچەکەم بڕۆنە بۆ دەوام بایکۆت مەکەن بەخوا بەردەوامەوین بە ئیزنی خوای گەورە من یەتەوەکەل عەڵە اللهی فەهوە حەسبوه و زۆر سوپاسی ئەو کەناڵانەکەین و ئامادە بوونە دەستیان خۆش بێ چاویان ماچەکەم دەستیان ماچەکەم تەمەنیان درێژ بێ دەستان خۆش بێ هەر کەسێ بووە ماڵ دوای ماڵیش بۆ دەوام دەستان خۆش بێت توخوا ئەمڕۆ دەوامیە باش بکەن خواتان لەگەڵ خوا یارتان بێت.